لە هەفتەی 25 خولی نایابی کوردستان یانەی چوارقورنا لە یاریگای خۆیدا میوانداری سیروانی نوێی کرد. لا گێمی یەکەمدا هەردوو لە بەهێرش بردن دەستیان پێکرد و هەوڵی تۆمارکردنی گۆڵیان دەدا. لە خولەکی 29 یاریەکەدا گەیلان بورهان دەرفەتێکی ئاسانی بۆ چوارقورنا لەدەستدا. دوای چەندین هێرشی یەک لە دوای یەک بەڵام هەوڵەکانی هەردوو لە بێ ئاکام بوو. گێمی یەکەم بەیەکسانی و بەبێ گۆڵ کۆتایی پێهات. لە سەرەتای گێمی دووەم یاریزانانی سیروانی نوێ باشتر دەردەکەوتن بەڵام هەوڵەکانیان بێسوود بوو. دواتر یاریەکە پێچەوانە بوویەوە و دوای چەندین هێرشی یەک لە دوای یەک پێش کۆتایی هاتنی یاریەکە سەفین ئەمین گۆڵێکی جوانی تۆمار کرد و چوارقورنای پێشخست. دواتر لە چەند هەوڵێکدا یاریزانانی سیروانی نوێ نزیک بوون لە یەکسانکردنەوەی یاریەکە بەڵام هەوڵەکانیان بێسوود بوو تا کۆتایی یاریەکە وەک خۆی مایەوە و 1-0 لا بەرژەوەندی چوارقورنا کۆتایی پێهات. ڕاستی نازانم خۆشی خۆم چۆن دەرببڕم. ئەمڕۆ یارێکی چارەنووسازمانە بوو لەگە سیروانی نوێ. خۆتان دەزان لە یاریەکانی پێشوو دەتوان بڵێم ئاستێکی زۆر باشمە پێشکەش دەکرد بەڵام نەمان دەتوانین بیبینەوە. ئەو هاندەرەش بەڕاستی دڵیان لێمان شکا واقعی خۆیان بوو. سپاس بۆ خوای گەورە، هەزاران جار سپاس بۆ خوای گەورە ئەمڕۆ توانیمان دڵێ ئەو هاندەرە خۆش بکەین لەشی هەموو لایەک ساغ بێ ئەو سەرکەوتنە پێشکەش بە هەموو لایەک بێ. ڕاست ئێمە یاریکی باشمان کرد لە شەوتی یەکەمیش و بگرە شەوتی دووەمیش. بەڕاستی ینی ئەتوانم بڵێم ئەبووە ئێمە بمان بردایەتەوە بەڵام ئەو بوو لە دەقەی ئاخیرە و گۆڵەمان خوارد. سێ خاڵ یارەکەیان بردەوان پیرۆزیان پیرۆزە لەو هاندەرەیان پیرۆزە لە تاوی چوارقورنا. ئیشەڵا بتوانین لە یاریەکانی تر بەڕاستی ئێمە ئەو شوێنێک ئێمە تایی ئەوە نییە. ئێمە سیروانی وەک ساڵ پاڵەوان بووین ئەبێ ئیشەڵا هەوڵبێنم پێنج یاری کەماوە هیچ شتێ ناتوانێت ئێمە بێنتە سەرەوە ئیلا سەرکەوتن بتوانین ئیشەڵا لەم یاریانە کەماوە سەرکەوتن بکەین. چەند دیاریەک بوو یانەی چوارقورنا ئاستێکی ناجێگیری هەبوو ئەنجامەکانی وەکو پێویست نەبوو بەڵام ئەمڕۆ لە ناو یاریگا و هاندەرانیدا سێ خاڵی گرنگی بەدەست هێنا. بەم ئەنجامەی ئەمڕۆژ یانەی چوارقورنا کۆی خاڵەکانی کردە 31 خاڵ و سیروانی نوێش کۆی خاڵەکانی 27 خاڵە لە خولی نایابی کوردستان. ڕێناس ئەرسەلە کەناڵی پەیام یاریگای تایبەت بە یانەی چوارقورنا.